سڵاتان لێبێ بەڕێزان لە ئەڵقەیەکی نوێی پۆدکاستی یادوەرەکانی دۆزەق لەگەڵیەوەین و لەم ئەڵقەیەش لەگەڵ خات و ژیان هەورامی درێژە بە گێڕانەوەی چیرۆکەکەیە دێن. خات و ژیان وەکو لە ئەڵقەی یەکەم گوێتان لێبوو خێزانەکان لە بەرەوەی خێزانی پێشمەرگە بوون لەگەڵ ژمارەیەکی زۆر کەسوکار و خێزانی پێشمەرگە لە هەولێر لە کەرکووتە جیران پاشان ئەگوازرێنەوە بۆ فزەیلیە. هەندێک باسی فزەیلیەی کرد، باسی خۆی کرد کە چەند سجنی بینیوە لە کۆیە، لە هەولێر، لە کەرکووک، لە بەغدا. ئێستا پێشەوەی باسی ئەوە بکەین کە ئەیان گوازنەوە بۆ بیابان هەندێک لەسەر سجنی فزەیلی ڕاوەستین. ژیان خەن بەخێوێتەوە. باسێکی سجنی فزەیلیە بکەین، باسی بارودۆخی ئێوە لەوێ. ئاراخان هەندێکی باس کرد، بەڵام وەکو وتمان ئەو تەمەنی 8 ساڵ بووە. ئەو وەختە تۆ 17 ساڵ بووی. ئەمێ بزانم تۆ چۆن بینیت ئەو سجنە؟ ئەو سجنە وەکو پیس سجنێکی زۆر پیس بوو، پڕی لە مێش بوو. ئیتر عایلەیەکی زۆری تیابوو، دەژور بوو، هەر ژوورەی ڕەنگە 30-40 کەسی تیابوو بێ. ئێمە لەگەڵ ماڵی ئارایە بڵێن لە ژوورێک کابووین، عایدەکانی کەش لە ژوورەکانی کە من هەندێک لە عایدەکان بڵێن ئەوەی کەرکووک ماڵی ئەو باجی مینا و ئیتر ماڵی قەدری خان ئەوان هەڵبجەی بوون، ئەوانش دوای براکان شەهید بوو. دایکی کاک ئەرسەلان بایس جا هەموو جارێڵێ مەڵم ئاسکە تۆ ئاسکە بووی، ئەو مامز بوو، ژنێکش خەڵکی خانەقین بوو، غەزال بوو. وتم هەر سێهینەکە لە ناو سجنا هەبوو بە ماناکەی. دایکی ئەویشمان لەگەڵا بوو. تر مەجموعەیە زۆر لە خەڵکی بادینان و هەولێر و ماڵی دڵسۆز، ماڵی خوشکی دانای ئەحمەد مەجید خۆی دایکی، باوکیشی لەو دوو بوو. ئیتر ئەوانەی کە لە بیرم بێ سێ خوشی ماڵی مام ڕۆستەم، ئەو دایکی نەبوو بەڵێن باوە ژنی بوو، حەبیبە. سێ خوشکی کە پەریخان و جوان و نەرمین، ئەوانش هەر لەسەر کەرکووک بوون، ئەوانش هەر ئایان مناسی. تر مەجموعەیەکی زۆر بوون، وەکو ناوەکانیان بیر نەماوە. یعنی بڵێ لە سەرانسەری کوردستانی تیابوو، هەمووی تیابوو، هەمووی لە خانەقین و لە سلێمان و هەولێر و دووەک و زاخۆ. تر ئەمە هەموو کەسوکاری پێشمەرگە بوون، هەمووی کەسوکاری پێشمەرگە بوو. ماڵی عەرەبیشی تیابوو، بەڵام ئەمە خۆیان هیچ نەبوون. ئەم کەسوکاری کە تون باسێک نایتر هەبوو بڵێن هەموو گوناحەکەیانەوە بوو کە کەسێکیان پێشمەرگە، کەسێ پێشمەرگی و تەسیریان لێ بکەن بێتەوە. یعنی ئەو کەسانە بڵێن دایکم کەسم زەخت لە ئێوە بکەن بۆ لە سجنابن، با ئێمە بڕێنە تەسلیم بین بشکەم. ئێمەش طبعا ئەو کاتەمە حەزمانەکرد بمرین نێنەوە تەسلیم بن. کەس هەبوو بێتەوە بۆی کەسوکار مەگەر شەهید بووایە، ئەگینە کەس خۆی تەسلیم نەکرد. ئاراخان باسی کردوتی ئەوەی شەهیدە بوو، هاتم کەسوکارەکان دەرەکردێتتر ئەوای بزانیاکەوە کەسوکارەکەی شەهید بووە، یعنی براکەی شەهید بووە یا باوکی شەهید بووە، ئەگینە کەس خۆی تەسلیم نەکرد. ئەی ئەو ڕۆژەی کە ئەڵەی هاتن ئەوانەی نەخۆشن، ئەوانەی بەتەمەنن، ئازادیان کردنی شێک لەوانە باوکت بوو و باوکم پیر ئەلەساس پیر بوو لەلایەن ئەویان دەرکرد، شەو بۆ خانی خۆش کرد بوو، شەو بەیان دەرنەکرد، نازەم بوو. ئەی چۆن بوو ئەوم بۆ باس کردخوا ئەو ڕۆژێک کە ئەوانی بەتەمەن موندەریان کردن چەند کەس بوون؟ وڵی نازانم، لای ئێمە ژنیان دەرنەکرد، بەس لەو دوو پیا و باوکم بەریکەوت. دیتر نازانم کە خەڵکی کە ئاگامان لێ نەبوو. ئێوە کە باوکت ئازاد کرا خەبەرتان هەبوو؟ بەڵێ. چۆنەتان زانی؟ چۆن ئاگاتان لە ڕۆزی هاتوو چۆ هەبوو لە بینە؟ یعنی بڵێن جاری وا هەبوو مناڵەکان ئەیان بردن بۆ ئەودی بۆ لای پیاوەکان، کچەکان کوڕەکانیش کە تەمەنیان زۆر. ئێستا من فەرهادی برامەڵم یەکی متەوەسطە بوو، جارجاریان هێنا بۆ من، هێنا فەرهادیانە هێنا ڕۆزی لە لامانە مایەوە و ئەیان بردەوە بۆ ئەودی. ئێوەیتر لە ڕێ ئەو خەبەری لای خەبەرمان نەزانی. بەڵێ. ئیتر مواجهە شاهات مواجهەمان ئەو وەختە تەمەنی ئۆتەلەیەکی متەوەسطە بوو، بڵێ مناڵ بوو، یعنی 13 ساڵ
لەگەڵ چێ بوو لەگەڵ باوکم و کاکسامی برا تر ئەو فترەیە کە لە فەضەیلێ بوو نانم کاک سەلام زۆر گەرم زۆر پیس ماوەی هەر ئیزرابمان کرد لە خوارد هاوین بۆ لێ هاوین هیچ زستانیشی بەسەرا چکم 2 مانگ لەوێ بووین بەس هاوینەکەی هەناسی تیانە بوو بڕوە ئەەکەی من ئەڵێم حوشە بوو بەڵام حوشەکە ئەمەنە بەرز بوو دەژوورەکە لەسەر حوشەیەک بوو حوشەکە زۆر دیوارەکەی بەرز بوو اینجا سەقفەکەی هەمووی تەلبەن بوو هەر ئەوەی ئاسمانت لێ دیار بێ تۆ مانگی 6 و 7 و 8 و ئەوانە وەرە لە بەغابە مانگی ئاب و تەمووس لە سجنابە هیچیشی تیانە بێ پانکەیەکی سەقفی تیا بوو پانکەکە ئەممەنە سەریع بوو حەستە کرد بچیتە بەر هەتاوەکە گڕێ بەس لەبەر پانکەکە نەبی ئیتر ئەوە بوو زیاتر ئەو خوشکەم ڕۆژ بە ڕۆژ تێکە چوو هەناسە نەبوو من خۆم کە ساغ بووم شەو بۆی تۆزی هەناسم بۆ بێ ئەوە ئاوی سارمەدا لەمانەم لە جلەکانم ئەڵێ تۆزێت تەڕاییەک بۆی هەناسە بدەم ئیتر لە گەرمە خەو نەبوو بەیانیش هەڵەسای لەبەر مێش و پیسی ئیتر ئەوە بووی زرابمان کرد نە ئاوی ساردمان هەبوو هین باش بوو ترۆوتیان هینیان هێنا ئەمەی مێش دەرمان ڕێژیان کرد تۆزە ناو سجنەکە ئیتر بەفریان بۆ هێناین تەپە دۆریان بۆ هێنایانە تۆزێ شتی تێکی نەختی فێنک بێتەوە بەس خواردنەکەی زۆر پیس بوو یعنی ئێزرابەکەتان دەوری هەبوو دەڵێ دەوری هەبوو بەس خواردنمان هەر پیس بوو یعنی ئەو خواردنی کە ئەیان هێنا هەرچ خواردنێک بووە یەک بوونی خێدا برنجەکەی ناخورە من بڕوا ناکەم ئەو مانگە لێ دەم بە برنج خۆی لە هەفتەیەک 6 ڕۆژ برنجانێنە یعنی برنجەکەی ناخورە لەبەر بوون ئەوای لوتت بگرتایە اینجا 1 هەفتەش سجنەکە هەموو تووشی ئیسهال بوو کاکسەلا هەمووی مناڵی فەقیر خۆی ناگرت سیارە بەهین نابوو خەڵک بگواستنەوە بۆ خەستەخانە من 1 هەفتە کە ئاوها بوو بەس سەمونی وشک و چای ئەوش چایەکە چۆن خۆیان بەکتری گەورای یان هێنا یەکی تۆزێکیان ئەیان کرد وابنان بە پارە شەمان کڕی دگینا چێ خۆ چای لێنان و شت نەبوو لەویانە تر هەرە و سەمون وشک 1 هەفتە نەتەوێرە خواردنەکەیان بخۆی نازانم چیان تێ کرد بوو مواجهتان هەبوو ئێوە کەس هەبوو بێ بۆ مواجهتان بەڵێ لە مانگێکە 3 جار مواجهە هات کێ هات کاک هۆشنگ لە دەرەوە بوو بەڵێ کاکم بەڕەحمەت بێ ئەهات شەونمیش ئەهات لەگەڵ ڕەفیقەکانی کاکسامی برام زۆرە هاتنەوەن هەر بە کۆستر هات شەونەمخان چۆن نەگیرە ئەوم بۆ باسکە ئەی ناڵێم لە هەفتا حوت کە لای حکومەتین بوو بڵێن جاری یەکەم کە ژیران جاری یەکەم لە هەفتا حوت کە ژیران دوای ئەوەی بڵێن دوای ئەوە شووی کرد لای حکومەت و تێم شووی کرد دوای علاقینێ بە ماڵەوە بەڵام شووی نەکرد بۆ ڕاست بە دوای هەفتا حوت شووی کرد ئیتر نەیان کرد بەڵامی تر ئەوە هات وڵاتان بەڵێ ئەوە هات و کاکمە هات و ڕەفیق و برادری زۆرە هاتن خاستن ڕەفیقەکانی کاکسامی برام هەر تر ئەمنە هاتن بڕواکەی ئێمە مواجهەکە کاتەکەی کەم بوو یعنی ئەوە نەبوو تۆ دانیشت و قسەیان لەگەڵا بکەی هەر خەڵکەتی نەکرد هات نەژوورەوە تا هات نەژوورەوە یەک جاوی تەواو هێشتا دا نەنیشت بووین یعنی تو هێشتا خەڵکەکە ینی بەخێراتن یاد کرد هەر هاتن لە حوشەکەی کە هەر لە حوشەکە تر یەک جار قسەشمان ناکرد تۆزێک و ئەوێت بڕۆنە دەرەوە یان لەو ڕێگە دوورەوە هاتن نیانێ هێشت 1-2 ساعتێ بمێنەوە ئەمە لە هینی بەغایە ئیتر سجنی فضەیلیە بڵێم چی باسکەم ئەوە خۆشتن ئاوی گەرم هەر نەبوو بە زستان ئاوی گەرم نەبوو ڕواکە کە ئەچوینە حەمام ئێمە بە دزێ و 1 تۆزێ ئاومان گەرمە کرد ئەوش چی ئەو ئاوە گەرمە ئاوی سەرمان تێکە سەڵی دەرناچوو هێش بە یعنی بە دزێ و گەرمانەکە نەک بڵێ بەسی گەرمتانەکە پەڕ و مەڕ و کەرە و بۆ شتانە ئارەخان باسکەوتی کەرەکانمان ناخوارد پەڕۆمان پێوا کرد بۆی تۆزە ئاو گەرم بکەین اینجا ئەو تۆزە ئاوە ئەبای تۆ خۆت پێ بشتایە چیمانەکرد یعنی ئیتر لەنا و حەمامەت و هەڵە لەرزی سرت بشۆ گیانت بشۆ بە پەلە سەڵک ئاوەکە بکە بەخۆتە هەر ئەوەندە بەس هاوینەکە تۆزێ باش بوو بەڵام هاوینەکەش نازانم بۆ بە ئەم قس ئاویان لە خەڵکە گرت بەرد ناکەوت
ئیتر ئەو حەمامەت و هەر لە بەیانی و سڕەتە گرت ئەجا کەوتیتە بۆ بەیانەکەی کە بەرتەکەوت من ئەو شوێنەم بینیوە ژیان خان فەضیلە ئەو سژنەی فزەیلیە ئەزانم سەقفەکەی حوشەکەی با بڵێن ئیتر ئاسمان دیار بوو هەرەوە بوو بەڵام ینی بێنە پێشتای خۆت لە هاوی نایتر ئەم سوورە هەتاوە ڕێک ئەیگا لە حوشەکەوەیە هەمووی دار و دووە سوورە بووە شتێکش نەبێ فێنێکی کاتەوە ئیتر فێنەکەرەوە هەر ئەم پانکەیە هەرەوە پانکەیە بوو جەلای خۆشیان تا حکومیان پێکرد ئەوە بڵێ زیادەکەن و کەمێکەنەوە نەبوو لای خۆمان تۆزێک کەمی کەینەوە بۆی ئەو گڕێنەمان بە یعنی کاک سەلام ئەو کراسە لە بەرمان بە یەک لەحزە ئەبوو بە ئاو ئەجا شتنیش نەبوو هەر ئەومان داکەن هەڵمانە خست بۆی وشک بێتەوە یەکێکی کەمان لە بەرەکەت یعنی ئارەقەکەشمان ئارەقە نەبوو یعنی ئەوە گیانمان ێگرت دەستمان لێدا ئیگرت هەموو دقی ئەم ئارەقێ دەدەێت ئینسان چی لێدێ وشکەڵاتون ناڵێم هەوا بزانمەمووی لە 30 کیلۆکان بووین ئەترەوە فترێ ئاوا بەو نەوە لە فڵیلیە ئەترەوە بوو دڵمان خۆش بوو کەشەوە بۆیان بەردا ئەخر باسی ئازادکردنی شەوە خام بکەین ئەوە چۆن بوو وتە چووم ئەوەی هیچ پاڕامەوە کە ئازادیکەن ئازادیان نەکرد ئترەوە خۆی دکتۆرەکان هەستیان کردم کچە نامێنی لەوێ لە ناو سجنە ئەمرێ خۆیان تەقریریان نووسی بۆ دایرەی ئەمن هاتن وتیان ئەوە شەو بۆ بەرەدەی ترێمش زۆر دڵمان خۆش بوو شەو بۆیان بەردە شەو بۆ چۆ دەرەوە ناڵێم ئیتر دوای شەو بوو بە ماوەیەکی کەمێمە تەسفیری سەحراکە کراین ئەنجا من هەرەمە دەمت بەس نەبوو شەو بۆ نەهات ئاسفێ ڕەملی هەڵێ کرد ئێمە چوینە ژوورەوە دار و دیوارمان بە هەویرە گرت کوونەکان هەمووی ئەجا ئێوارە کە دەرە چوینە دەرەوە هەموو شوێنێکمان خۆڵاوی بوو ئەنجامت بەس نییە شەو بۆ لەگەڵمان نییە ئەگەنە لێرە هەرە خنکە تر شەو بۆ هات بۆ مواجهە جارێک هات و دووەم جار هات و دیار نەما ئەماوت باشە بۆ نایە ئەیانوت چوو بۆ لای کاگازات نەردێ دەرەوە بۆ عیلاج چێوایوت مواجه بڵێ کاکم بە جارێکی کاکم کە هات بۆ مواجه هەمان بۆ سەحراکە تۆزە ڕیشی هەبوو شیرین وتەوە کاکە تۆ بە ڕیشتەیە وتیۆ ڕەمەجار نەبوو ڕیشم تاشم جا کاکم زۆر دەنگی خۆش بوو خۆشی هەر گۆرانی هەیە هی خۆی یعنی هەندێکی هەیە وتراوەتەوە هەندێکی هەیە هێشتا کەس گوێ لێ نەبوو هەم مۆسیقی بوو هەم دەنگی خۆش ئێستا باسی ئەوە شەکەین چکە ئەوە پەیوەندێکی هەموو خێزانەکەتان پەیوەندیتان لەگەڵ میوزیک هەیە شعرتان داناوە سرودتان نووسیوە پێکەوە توتانەتەوە لە کەرکووک پێشەوەی بگیریان بەڵێ باسی واکەین باسی گیتارەکەی کاگازا دەکەین باسی خۆ دەکەین خۆشت ئازر گیتار بووی یعنی ئەوە خێزانێکی هونەرمەند بوون کەوتبوونە ناو ئەم من هەموو جارەڵێم بۆیە کاگازات قست دەسی نەدایەتە هەرچەند ئەو کە کوردایەتی کرد نەک بە چەک و لەبەرەوەی نەیەتوانی پەپولی عەزاب بدە هەر بە قسەش بەڵام ئەم ڕوحی کوردایەتی کە تیابوو مەجبور بوو بە چەک و بوو بە شەڕوەنیە ئەگینا کاگازات قەت حەزی ناکە بە شەڕ بێ ئەمە هەستی ناسک بوو ئەم منە هەستی ناسک بوو ناڵم بە قسەش نەیەتوانی خەڵک بریندارکە هەر بە قسە نەک بە گولە ئەبوایە جا نەک هەر دەنگ خۆش و مۆسیقی و شعر بنووسێ نووسەر بوو متەرجم بوو هەموو شتێ بوو هونەر چۆن هاتە ماڵیەوە لە ڕێی کێ هات لەڕێی کاکەم مامۆستا هەشمەت دەشەکان تەلەبە بووە لە بەغا لە جامیعات گیتارێکی کڕیوە لە مەزادخانە ئیتر هەرە و گیتارە بۆ کاگازاد مایە و بۆ فەرهاتی ڕەحمەتی و ئیتر کاکەم خۆی هەموو ئالەتەکانی عەزفەکرد یعنی ڕسمی زۆرە هیری جامیعی کە گۆرانیە ڵێن و حەفلاکەن و دەنگێکی زۆر خۆشی هەبوو کێتر لە ماڵیەوە دەنگی خۆش کاک ئازاد کاگەزادیش فەرهادی ڕەحمەتیش وا بزانم کاگەزاد هەندێک ئەوەی ماوە بە دەنگی خۆی بەڵێ ئی کاکۆشمن گوێرە نەبووە کاکۆشمن شتەکانی نەماوە بەس یەک هینێکی لای منە نیوە شەواڵێ گۆرانی نیوە شەوە دنیا خامۆش
بە دەنگی خۆی دەنگێکی زۆر حەنینی هەیە. چ گۆرانیەک هەیە کە ئەو دای نابێ؟ دوو گۆرانی وتراوەتەوە وەختی خۆی کەریم کابان بە ڕەحمەت بێ لەو بینیا لەگەڵ کوڕەکە قسەم کردوتم کاک شوان ئێمە یەکترمان نەبینیوە ئێستا من خوشکی شەیدازاد هەوراوەتی سەر چاوتم لە لیقائێکی باوکتە بە ڕەحمەت بێ لە 2000ەکان گوێم لێ بوو تی مامۆستا هۆشمەند گۆرانێکی هەبوو تومە شوان تۆبی لێرەوە ئەم گۆرانی مامۆستا هۆشمەند وتی ڕاستەکەی چاوەڕێم کردی چاوەڕێم کردی بەگیان چاوەڕێم کردی ئەوەی کاکمە تا ئێستا ناوی ئەویشان لەسەر نەنووسیوە معنی بڵێ ئەو توێتەوە شعرەکەی و لەحن خەلیل مەولانایش ئاخر ئەو ئەیڵێ ئومێدی نەی ئێڵێ بەس لە 74 کاکم کە دەرەچنە دەرەوە ئەو کاتە ئێڵێ یەکێکش لە ئێران وتوێتەوە بە چییە برادری ڕای کردوتی ئەو کاتە ڕادیۆیەک بوو گوێمان لێگرت وتی یەک ئەم گۆرانی مامۆستای وتەوە مقابلەیان کرد ئەو توبی ئەم گۆرانی عنی هیچ وتوبیان هی یەکێکە بەس نایناسین یعنی ئەو کاتش لە ئێران یەکی وتبووەوەی چاوەڕێم کردی نازانین کێ بووە. ئەی کاگازادەوە سرودی دانا ئیتر یەکەم خۆشتان لە ماڵەوە سرودەکانتان ئەوت تۆمارتان نەکرد؟ یەکەم سرودی کاگازات کە داینا ئەو کاتە لە قوتابیان بوو ساڵی هەفتەکان ئیتر لە ماڵەوە دایمەنە و گیتارێ پێ بۆ قوتابی گەلێوت قوتابی گەل ئەی کۆڵ نەدەر قوتابی گەل دایکمەی و دەبەستیتە قوتابی گەڕ نەبرایەوە ئیتر ئەممەە بەخۆشی ئەو قوتابی گەلەی ئەوت مامۆستا ئەوە کات بوو بە سرود یانی تۆمار بکرێ تۆمار نەکرا بەس ئەم کاک محەممەد حەمەرە ئوفکەرکوچی ئەو تەلەفۆنی بۆم کردوتی من لە شوێنێک کاوتمە لە یادێکی کاگازات زۆر خەڵکەکە پێی بەتەسیر بوو بۆ سرودە وتی قەی ناکە من بیکەم بە سرودێکی کە ئەو کاتە کاتی داعش بوو وتم قەیچێکە وتی من یکەم بە پێشمەرگەی گەل در ئەو بە پێشمەرگەی گەل سرودەکەی وتەوە بەڵام وەکو ئەوەی کە وترا بێتەوە بە قوتابی گەل و هینەکەی کاگازار نە هیچی تری هەیە لای ئێوە مابێ کاگازات بەڵێ وەکو دەنگ هەرو دەنگەی کە جێناهێڵم مەڵێن خۆی بە دەنگی خۆی جێناهێڵم شەری شرک و بێکەسە لەحنەکەی خۆیەتی هەرو دەنگەیە و تر دەنگی کەی نەما چکم شریتەکانی کۆنەها ئەسرایەوە کۆنە بوو دەنگەکە ساف نەبوو ئەگینا دەنگی زۆر بوو یانێ نازانم هەمووی چی لێ هات هەر ئەوە دەنگی کاکیشم دوو گۆرانی هەبووەویش بۆ خۆ لە ئەنفالەکە دای پەروین بوو ئەو شریتاویش نەما گۆرانێکی فارسی وت و یەکێ کوردی ئەوەی خۆی من بەبێت تۆ نازەنی تۆش هەندێک وێنەت هەیە کە گیتار عەزبەکەی و بەشداری ئەوانە چۆن بووتخواوام منیش زۆرم ئێوە چۆن مەسەرەن بە ئەکادیمی بیخوێنن میوزیکیان هەر لە ماڵەوە کاتە نەبوو عنی بیخوێنێ خۆمان مناڵیش بوون من فەرهادی برام بە ڕەحمەت بێ ئەوە نەمناڵ بوو دەستی ناگەیشتە گیتارەکە کەوایە کرد بڵێن کاگازات فێریە کرد ئەمە نەمناڵ بوو 6 ساڵ بوو ئیتر خۆمان هەر حەزمان لێ بوو کە ئەمان بینی کاکم ئەو لێ و کاک ئازاد ئەسفەکە و دەنگیان خۆشە من خۆشم یەکێ بووم لەوەی کە زۆر معجبی دەنگیان بوو شتەکان مەوتە ناڵم کاگازادە و نێڵی لە مەکتەبەمانە خەتەرە هەرم وت من گوێم نادا جاو کاتە خەڵکیش گاڵتەی پێمە کرد یەکم تەوەستم ویاودەم چۆنە معقەدی شتی سیاسیەڵی تر ئاوە پشتا و پشت شتەکان ڕۆی بەستی تر فەرهادی ڕەحمەتی چۆ مەعهەدی سلێمانی مۆسیقی خوێن بەس لە سێ ئەوە بوو لە بەیان زۆرە گرت کاگازاوتی وەرە دەرەوە بۆ لای من ماوەی لای کاگازاد و کاگازاد شەید بوو چوو بە دانیمارک لە دانیمارک ماستەری لە گیتار هێنایەوە تر ئەم ئالەتانە تانەکە خۆتان بردوو بۆ سەحراش هێنایەن لە سجن لە فەزەیلیە مەمنوع بوو بەس کە موانجەهە هات گیتارەکان هێنا بۆ فەرهاد لە فەزەیلیە لە هێندە سەحراکە لە فەزەیلیە نا سەحرا بەڵێ ئیتر هێنایەن شەوان لەگەڵ ماڵی یاسەبیحە لە سەربانەکەی
فەراد گیتاری لێدا و گۆرانیە وترا حتا درەنگی ترەمە وازام هوەرمەندی تریشتان لەگەڵ بوو لەوێ ئەوانەی ئەهلی هوەر و گۆرانی و ماڵی یاسەری حە کچەکانی دەنگیان خۆش بوو خاستن پەری و سمبول دەنگیان زۆر خۆش بوو تا درەنگێکەوە گۆرانیمانە تو فەراد گیتاری لێدا و حەفلی نەورۆز کرا هەر لەویانە لە سەحراکە تەسجیل کراوە ئەوە نانی هەر بە شریت بە کاسێتەکە ماوە کاسێتەکە ماوە کراوەتە سەر سیدی ئیتر هەرێکی شتێکەڵێ ئەمە نوکتەیە ئەمە شێعرامە گۆرانیە فەراد و نەوزادی ڕەحمەتی هەر برای ئارە هینەڵێن ئەوان ئەوی بیرم لەوەی ئیتر من بەیانە هەر گۆرانیە کەڵێم کاکسامی نوکتاڵەیە کاکسامی برام هەر نوکتاکاو ئیتر یا سەبیحە شێعرەڵەیە شێعری کوردایەتی فەرهاجش ئەوە گیتاری بۆ لێدا وەلحاصل وتی شەوێکی خۆش بۆ ئەو ڕۆژە یادگاریەکان زۆر خۆش بن لە ناو سجنە چکم هەموو پێکەوە بین کە چوینە سجنی یعنی کە ئەو ڕۆژە ئێمەیان بردە سەحراکە کاکسەلام بڵێن دوور بوو زۆر دوور بوو سەحراکە بڕوات کە لە سەماوە لایەندا ئاراخان باسێکە ئیتر نزیکی حدودی کوێت بوو هەر ڕادیۆی بەغای وەرناگرت ڕادیۆ کوێت و سعودی باش وەرەگرت بزانە چەندێ دوور بووینە ئێوە لێ ڕادیۆتان هەبوو بەڵێ ڕادیۆ بچکۆلەکانە ها کوێتان لە سعودیە و بڵێ هی کوێت ئەمە قسە سەر کوێت گوێمان لێگرت دەنگی گەلی کوردستانش وەکو چۆن ئێستاکە من و تۆ قساکەین ئەو هاوەریەگرت کە ئێمە لە کەرکووک قەت دەنگی هەر تەشویشی لەسەر بوو بەس لە سەحراکە منە ساف بوو ئەدور لە لامانە قساکە هین بربەست و شت نەبوو کاتە لەویانە لە سەحراکە زۆر ساف بوو زۆر ئیترەوە بوو بڵێن چەند سەعاتی بەناو ئەو لمەیە ئێمەیان برد لەو شوێنە ئێمەیاندانا دەم و بەیان بوو تەفریکە تاری کۆڕون کە سیرمان کرد پەروین تووڕە بوو تێمە چییە ئەگەرەتان ئێمە بکوژن بۆ ئێمەتان هێنا یەکسەر بمانتان کوشتایە ئێرە کەی شوێنی بەشەرە ئیتر پەروین زۆر قسەی کرد ئەوەی کە ئێوەیان گواستەوە بۆ ئەو سەحرای سەماوە ئەوە ساڵی 1992 بڵێ ئاراخان باسەکە بەس باش لەبیرم نەماوە تۆ لەبیرت ماوە کەی بوو چ فاصلێ بوو مانگی من وامەزانی مانگی یەک بوو بەس ئەڵێن مانگی دوو بوو تەسەورت چی بوو کە ئێوەیان هەموو قستە پاسە و تازانی شتان لێکن لەو کاتێڵێ عەقڵە وەستێکە ناتوانانی بیرکەیتەوە یعنی هەرەوەی تۆ لەژێر دەسی ئەوانای بە کەیفی خۆیان تەحەکومت پێکرد تر بیرەکەیتەوە ئەمری ئەژی چاوەڕێی چی ئەەکەی من هەر مهمەکە لە لای من ئەوە بوو شەو بۆ لەگەڵمان نییە بەس ئەوە دڵمی خۆش کرد بوو ئەمە دەچین بۆ یعنی نەنا ئەو سەحرایە مهم ئەویان بەردە بەس ئێوە وەختە لە فزیلێ نەتانزانی بۆ سەحراتن وایە یان نیانوت سەحرا بەڵام کە دوایی لایەندا و هەر بەناو لەما ڕۆیش دۆر جادە نەبوو هیچ شتێ نەبوو وتر زانیمان بەرەو سەحرامان بن و لەوێ دامانەنە پێتان وا بوو لێ داتانە نێنیان لەوێتان کەن بە ژێر لمەوە نازام وڵای ناڵێم جینێکمان نەبوو بەسەر هەستی ئەومان هەبوو هەر لەویانە دوورە خرێنەوە بۆی ماجاوشتێشمان نەبێ ئەوە نەیتر تەسیل لەسەر کوڕەکان بێ ئاراخان باسێکاڵەیان خانوو بوون بۆ کۆچەری دروست کرابوون بۆ بە دۆکان کرابوون خانووی پیس و خۆڵاوی خانووکان چۆن بوو کاک سەرام بڵێن یەک دوو ڕیسخانووی هەرێکینە دەوارێت و حەمام لە دەرەوە بوو دوو ژوور بوو بە بەرد کرا بوو یعنی ئەوە نەبوو بڵێن خانوویەکی پوختەی هێن بێ ئیتر ئێمەیان بردە ئەویانە خانووەکان تا نیوەی لم و پیسی بوو زستانیش بوو هەموو نەخۆش کەوتین چکۆم هیچمان پێ نەبوو تۆ لەو سجنە بچووکەوە کە ئەبرێ بووە ئەو شوێنە نەڕاخەرێکت پێەیە هەر ئەوەیە بەتانیەک و سەرینەکت پێەیە ئێمەیان بردە ئەو سەحرایە هەمووشی لم و پیسی بوو هشتر چوو بۆ ناوی پیسی کرد بوو شتمان یعنی بیرێکی لێ بۆ هەر ئاویکیانە بۆ بیرەکەش هەموو مادەکانی تیا بوو کەشتمان ئەرزەکە وشکەوە نەبوو چیش ڕاخی نایلۆنمان دانا تۆزێک و بەتانێکمان داڵتان چۆن هێنانی ئەو بیرە بوو بەسەتڵ هەڵی کێشن
ئەجا دوایی تەنکێکیاندا نبوو لە بەردەم ماڵەکان هەریەکی وتیانە و ئاویبیرە بۆ خواردنەوە و هین نابێ بەس بۆ خۆشتن بەکاری بێن لەگەڵ قاپشتن ئێمە ئاوی شیرینتان بۆ هێنین ڕۆژانە بڵین تەنکەرە هات لە بۆسەیە دیارە لە بۆسەیە بوو ئەو تنکیانیان بۆ پڕێکردین بەس ئاوی شیرینی چی کاکسەرم بە 3 ڕۆژ دیسکێک نەکوڵە یعنی نیسکمان لێنە نەکوڵە ئاو سوێر بوو مانەمە شیرینەکەیە ئاومان نەخواردەوە بڕوا بکە بەس چی بۆ خۆیان معان لە بشتیانە داینە ئیتر نازەم و شربەتانش چۆن یەک مانگ بەس شربەتمان خواردەوە لە باتی ئاو ناخورا نە چایمان بۆ خورا نە ئاو خورایەوە هەتا بەرەبەرە ڕاهاتین فامی سوێریە شۆرە هەر زۆر بەڵام وا ڕاهاتین لەسەر ئاوە کە کاکسەرم دوای ئاوی کەرکووکیان بۆ ناهێنای مواجهە ئاوی کەرکک ئاوی کەرککمان بۆ ناخورایەوە لەسەر ئاوی سوێرەکە ڕاهاتین تر ئەو ماوەیە کە لەوێ بوون ئەو کوڕانە بڵێن گەنجەکان براکانی ئارە و دوو برای من کاکسامی چونکەمەرە خەریکی تۆپێنش بووتر وتیان کاکسامی بە لێرە ساحەیە دروستکەین کاکسامیش وتی ساحە بۆچی دروستکەین لە هەرکە دوو بەردانەوە ساحەیە در خۆنە تەختە کریونەی خۆی تەختە کە تۆپیشیان نەبوو تۆپەکە بە پەڕۆ کردیان هەر پەڕۆیان دایە دەم یەک و دووریانەوە و بوو بە تۆپێ جار نەجار فەرهادی برام لە ناو ساحەکە دانژەوی باگی پەکە بخۆم کرد دەگاڵتە ئیتر ئاوە ڕۆژیان بەڕێیەکە کوڕەکان و وەکو بڵێن تۆپێن و ئیتر دوای ئەوە شتیش نەبوو بڵێن نانی پێ بکەی ئەو بە تەنورێکیان هین کرد دروست کرد کوڕەکان ئاگریشمان نەبوو ئەچوین هینیانە هێنا لە حشتر و دڕکێکیانە هێنا دەرکەکە ڕەگەکەی باش بوو هین ئەو سەحرایە خۆی لەسەرەوە بڵێن هەردوو سێ چڵ بوو بەس ڕەگەکەی ئەستور بوو ئەڵم دیارە ڕێخوا هەندێجا دەلیلی داماوە بۆ ئەوەیە تر ئەوە نە جوانە سووتە هەم لە حشتەکە هەم دەرکەکەش تر بەوە نان و چێشتمانەکرد تا تەباخێکیان بۆ هێنای تەباخی نوت تر یعنی باش بۆ فتری لە سەحراکە بووی نەختی ژیانمان باشتر بۆ هەرچەند یعنی مار و دوو پشک و کولە هەر دەرەچوتە دەرەوە لەبەر کڕەکڕی کولە بەس چی بوو نازان بۆ ئەوێمان پێخۆش بوو لەبەرەوەی بە یەکەوە بووین ئێوە ماوەکی درێژش لێمانەوە لە سەحرا تقریبا 7 مانگ گەماینەوە 7 مانگ ینی یەک دوو فەسڵتان بینی هاوین لێ بوون زستان ڕۆیشتین کەوتینە هاوین زستانی ئێوە چۆن بوو بڵێ بەس وشکە سەرما بوو یەک جا بارانباری زۆر ساردە سەحرا هەر وشک دەکاتەوە شین و مۆر دەکاتەوە بەڵام هێنش نییە تەڕ نییە وشکە سەرماکەی تەحمل ناکە زۆر وشک بوو اینجا بڵێن بەس کاتی بەهار یەک ناڵم بارانێ باری تۆزی ئەو ناوە نەختێ سەوز بوو گوڵێکی مۆریش دەرچوو زۆر جوان بۆ گوڵە مۆرە یعنی ئەوە جارەڵێم ئەڵم هەموو شتێ جوانی خۆی هەیە یعنی ئەمەنە جوان بۆ تۆزە ئاوە و دەوری سەوز بۆ گوڵە مۆرە دەرچوو بوو تر نازم زۆر دڵمان پێخۆش بوو غڕوبیشی زۆر جوانە ڕۆژ ئاوە شەوانیشی جوانە شەوانی هەر زۆر لەبەرەوەی هەستە کرد ئەو ئەستێرانە کەوتەبان سرت لە پڕیە ئێمە ڕێکا کێشانی تر ڕێکا کێشان و ورچی گەورە و بچوو گەمانەمان بیست بوو لە ڕسمماش کرا لە شارە نایبین لە شارە نایبینێ بڕوا بڕای کاکسەلام لەویانە نییە وا هەستەکەی لەبان سەرتە ئەم ڕێکا کێشانە بۆ نەجوان بوو هەمووی تۆپەڵ ئەنج ئەم ورچی گەورە و بچووتر ئەمە شەو هەتا خەومان لێکە سەری ئەستێرەمانە کرد هەستەکەن ئەو کۆم سەقفە نزمە تر کاتی ڕۆژ ئاواش جوانێکی خۆی هەبوو زۆر بەس ڕۆژهەڵات جوان نەبوو ڕۆژهەڵات ڕێک هەتاوەکە هەتەبان سرت سەحرا جوانێکی خۆی هەیە ڕاستە من خۆمێکێکم لە عاشقانی سەحرا بەڵام سەیری ئەم مفارەقەیەکە کە سەحرا لە هەموو دنیا لە سین هەتا لە ئێران لە ئیمارات ئەوە لە سعودیە مەسەن ئێستا پرۆژەی گەوریان هەیە بۆ ئەوەی کە ئەو سەحرا ئیسtismاری سەوزن بۆ مەسەلەی گەشتیار و ئەوانەیانی مەغریب مەسەلەن میسر ئەمریکا هەتا لە ئەمریکای لاتین مەسەلەن لە چیلی سەحرایەکەی ئاتاکامە زۆر بەناوبانگە ئەمانە هەمووی جەزبی گەشتیارەکان گەشتیار ڕاکێشن جگە لە عێراق
لە عێراق سەحرا وەکو سەیبیریای زمانی ستالین و پێش ستالین شوێنی ئەشکەنجەدان و شوێنی کوشتن و لە ناوبردننی خەڵک بووە. بڕواکەی ئەو کاتە ئێمە لەوێ بوون ئەیانوت کە خەڵک ئەعدامە کە نە ئەکوژن مەیتەکانیان دیار نییە. ئەمە هێشتا لە دەرەوە بووین وایەنەوت ئەی بنە سەحرا بە هەلیکۆپتەر فڕێدەنە خوارەوە. کلیبە گوم لە دەنگی هەلیکۆپتەرە بوو ئەموت بەخۆ دیارەوەیە بزان چمەی تێکە هێنە لێ فڕێدەن. ئەوە لە کۆنی شوهروا بۆ باوەڕکە ینی لە پەنجاکان شەستەکان بۆ نمونە وەختی حەنەس قەومی هاتمە سەر حکوم ئیتر ئەو سجنین و گرەسەلمان و ئەو ئەوانە پڕ بوو لە لایەنگرانی حیزبی شیوعی و ئەوانی سەر بە حیزبی شیوعی بوون. لە دوایایتر بوو بە شوێنی ڕاگررتنی ئەنفالە شوێنکردن زۆر باش یعنی ئەو کاتە بڕوا هەموو جارە لێ مەڵێم مێمە وەزەمان زۆر باش بۆ قەیناکە دوور بووین ناخۆشیمان زۆر بینی دەویانە بەڵام وەک ئەنفالەکان نەبوو هیچ نەبێمە خواردنەکەیانە داینە معلەبات بوو لەگەڵ برنجی وشک ئاردوو ینی خۆمان بیکەین معلەباتەکان هاچە من تا ئێستاکەش ڕقم لە معلەباتە تا ئێستش شتێ لە ناو قوتوبێ پێم خۆش نییە ئەمە نە ئیزعاج بوو یعنی معلەباتەکان یادگاری ناخۆش تێ لەگەڵی لە سەحراگە ناخۆش بوو بەڵام لە لایەکیش ناڵێم چونکم بە یەکەوە بووین و تێکەڵاو بووین یعنی بۆ ئێمە خۆش بوو بەڵام ئەو کاتەی کە بەرە بین دڵم تەنگ بوو ئەو ڕۆژێک کە بەربووین ئێمە بڵێن کە شەو بۆیان بەردا ناڵێم هەست نەمانزانی لە بەرەوەی کە ئەمرێ ئەجا ناڵم ئیزاعەکەی باش وەرەگرت دەنگی گەلی کوردستان دەوێ ئەو دامەنەنا هەموو ڕۆژە گوێمان لێ گرت و پێشمەرگە چییە کاوت ئێخبارەکان چییە بە جوانی ئەو ڕۆژەی کە تەعزییان گرت بوو بۆ شەو بۆی خوشکم لە دەنگی گەلی کوردستان لە بینی پێشمەرگە ڕادیۆکە ئێمە ئەو ڕۆژە تێکچوو کاک سەلام نازانم بۆ هەرچەندمان ئەکرد ئیشی ناکرد جەماڵی قەدریخان لەگەڵمان بوون ناڵم خەڵکی هەڵەبجە بوونەوان دوای براکیان شێد بوو براژنەکەی لەوێ بوو کوڕێکی بچووکێ بوو پێشەوە قەدری خان نازان بۆ ئەوە بوو کاکەم هات وتی ئەمان نەزانن شەو بۆ مردووە هاتە لەمان بۆی ڕادیۆ نەکەینەوە هەر لە لامان دانیشت شیرین وتی نازم قەدری خانی مرۆ بۆ ڕادیۆکەمان ئیش ناکە ڕادیۆکەی ئەوەی ئیشەکە وتی وەڵای نازانمش هاتم لایەوە دانیشم ماوەی کە پێچوو براژنەکەی بانگی کردوتی قەدری خان وەرە قەدری خان چوو ئەو بەرەوە و هاتەوە شیرین دەسی کە دەگریان وتی قەدری خان ئیزاعەکە چی وت وتی بۆ من ئاگام لە ئیزاعە نییە وتی تخوا چی بووە لە ماڵی ئێمە ئیزاعەکە باسی نەکرد وتی نازانم تۆزە سوێندی خوارد و ئەمە ئیتر هەر هیچ نەبوو ئەوە بۆ کاکمە هات شیرین هەر ئەپاڕایەوە هەر مواجهەیە کە هات هەر ئەپاڕایەوە وتی لە ماڵمان چی بووە من هەستەکەم یەکێ نەماوە کەس قسەی ناکرد ئەو ڕۆژەی کە هاتن سەدام من خۆم لە ڕادیۆی گوێم لێ بوو کە سەدام ئەفۆ ئامەکەی دەرکرد هەموو خەوتە بوون شەو درەنگ بوو من لەسەر بەرمیلێکش دانیشتم لە بەر مارود و پشک نەتەوێرە ئاها لە عەرشە و تاریکە سەحرایە ئەچوومە سەر بەرمیلی ئاوەکە لەوێ دانیشتم گوێم لە سەدام گرت بزانم چیەڵێ هەفتەی تەمووز ئەو بوو خەتیبەکانی کورد مەلاکان هەموو چوون بۆ لای سەدام یەکێ بە کوردیش وتی تۆ ئەو عایلانە بۆ بەرنادەی ڤیدۆکەی هەیە ڕاست وتی ئەوە چیەڵێ بۆم تەرجمەکەوتی وا ئەڵێ وتی ئینشەڵڵا حەجی ئینشەڵڵا هەڵا هەر بەیانی هێشتا ڕۆژەوە نەبوو بوو ئەو پەریخانە هاواری کەوتی ژیان هەستن منشەعە هاتۆ بەرەبین ئێمە لە ناو خەو بووین وەڵا هەستان سێرمان کرد سێ منشەعە هاتووە دێ خۆت کۆکەرەوە بە پەرلا لۆریان هێناوە ئەشیاکانی تێکەن چونکەمان لەویانە کۆڵی ئەشای کۆ بێتەوە چ ڕۆژێ بوو لە بیرت دێ ناڵێم حەفتەی تەمووز ئەفۆکەیدا ئێتە ڕۆژێ دوای ئەوە یەکسەر بەربووین دەی تەمووز 82 ئتر ئەشیامان سەرخستە ناو گەڵابە و خۆمان چوینە ناو هینەکە من ئاوڕێکم لە خانوەکان دایە و دڵم پڕ بوو
کچەکە یاسەبی حوتیەوەشیان بووە دڵت تەنگە وتم هەستەکەم پێم ناخۆشە بچمە دەرەوە دڵم بەربوونە خۆش نییە وتی بوو وتم نازانم چونکە من خۆم خەویەکەم بینی لە سجن بۆ یاسەبی هەم گێڕاوی یاسەبی حەژوتی ئیشەڵا خێرە بێ تر ئەوە بوو وابزانم شەوی بەڕێوە بووین یەکشمان چەقی لە ناولمەکە یعنی دەرنەچوو خەڵکەکان هەموو تێکەڵ کرد تا گەیشتینە کەرکووک ئەوە بوو ناتوانێت خەڵکەکە بەڕۆڵاکەمکان شەوە ناتوانین خەڵک دەرکەینە دەرەوە چاوەڕێکن بۆ بەیانی تر هەموو وتیان ئەتوانیان لە شوێدانە لە ئەمنی کەرکووک ئەم هەموو خەڵکە زۆر بوون نا بەناو قاعەکە بوون تەمە خەڵکی سلێمانی بۆمە خەڵکی هەولێر بوو دوو هۆکی بوو ئێوە لەو سەحرایە چەند خێزان بوون پێخوا پێشەوەی ئەوەی باسی کەرکووک بکەین چەند خێزان بووین ئێمە لەم ریزەی خۆمان ماڵی یاسەبی هەبوو ئێمە بووین ماڵێکی کەش لە تەنیشمەوە بزانم ئەوان دوو ماڵی تیا بوو ئەوەی کە دوو کەس بواە لەو خانوانە ئەیاندا بە دوو عایلە بڵێنە دوو ژوور بوو ئەوت هەرێکی ژوورێ ئێمە خۆمان 4 نەفەر بووین یەک خانوویەکیاندا ماڵی یاسەبی حەش زۆر بوون ئەوان شتێک خانوێ لەو ریزدەی خۆمان ریزەکەی ماڵی ئارە درێژتر بوو یعنی سین نەبوو 3 خانوو نەبوو وڵات 5-6 خانووە بوو تر ئەویش ماڵی باجی مینە و ئامینە شەریف و ماڵی ئەو ماڵێکی کابوو نەشمیل و ماڵی خەرامان و زۆر بوو ئیتر بادینان ئەوان لە پشتر بوون بادینیەکان تر زۆر بوون کاکسەلام نازان بڵێ من ڕەنگە 40-50 عایلە هەبوون کەواتەوە لە ڕووی حیزبەتی شەوە سەر بە هەموو عینەکان بوون یعنی ئەوە خۆی حکومەت فەرقی ناکرد یعنی بڵێ تۆ لە چ حیزبێکی لە چی عینەکی هەمووی بەیەکەوە وتی گرت یعنی مهمەوەیە کوڕیان پێشمەرگە بوو باوکیان پێشمەرگە بوو بەڵام ئەو کاتی کە تۆ باسیەکەی لە دەرە شەڕی ناوخۆ بوو ساڵی هەر ئەم کەسوکاری پێشمەرگانێک کە ئێوە لە سەحرا بوون لە دەرەوە کوڕەکانی ئێوە پێشمەرگەکانی ئێوە لە شاخ سیلاحیان بەرامبەر یەکتری بوو شیوعی و پارتی و ئێمە بڵێ ئێستش لەگەڵ ماڵی ئارایە یەک ماڵین کە ئەوان دەرچوون لە سجن وتیان باوکتان کوژراوە بەدەست یەکێتەوە من هەردوو خوشکەکەم لە ماڵیان بوون خەرامان وتی باوکی ئارە خەرامان وتی وس بن شەون و شیرین لێرانە بە گویان لێ نەبێ یعنی ئەمەندە ئێم بوو پەروید خەرامان تێنەگەیشتم باوکیان لە شاخ نەبوو ئەو کاتە باوکیان پێشمەرگە بوو بەڵێ ئێتروتیان کوژراوە شەڕی یەکێت و شوعی بوو کوژراوە بەس هەر دەنگۆ بوو وانە هەر دەنگۆ بوو ئیتر ئەو کاتە بڵێن کە خەبەرەکان هێنا بۆ ماڵی ئارە هەردوو خوشکەکەم لە ماڵی ئەوان بوو ناڵێ مەمەتر لەو کاتەوە هەر عیلاقمان ماوە زۆریش کە خەبەریان هێنا بوو تو بیان باوکتان کوژراوە خەرامان یەکسەر تو هوز بن شەون و شیرین لێرانە با گوێیان لێ نەبێ یعنی ها بڵێ ناخۆشە بۆ ئەوان و بۆ ئێمەش یعنی ئەمەندە پەروین تۆ ها شخصێتێکی بەرز و خەرامان خوشکی گەورەی ئاراخان بوو خوشکە گەورەکەیان شەرمین بوو گەلاوێشە و مرد بەڵام لە ئاراخان گەورەتر بوو مەبەستم لە ئارە گەورەتر بوو لە مەدیح گەورەتر بوو یعنی خەبەرەکەیان وابیست کە باوکیان لە شەڕی ناوخۆ کوژراوە یەکێتی کوشتێتی تر پەروین نی هێشتاوان گویان لێ بێ و تێمان لێرانە ناخۆشە یعنی یەکێککە بووە یعنی هێشتا ئەوان بە تەنگ ئەوەی ئێوە بوون دڵی ئێوە کە یعنی ئەوت بە هەستیان بریندار نەبێ یا شتێ بێ لەبەرەوەی ئێمە هیچ ئەڵێ هەردوو لای هیچ گوناحێکی نمان نەبوو کاکسەلام لەسەر یەک قەزیە گیراوین لە شاخات چی ڕوادایمە چوزانین یعنی من یەکسەر پەروی ڕقی لە ئێمە بێتەوە معقول نییە ئەو هەموو خۆشەویستیان بۆ شەو بوو ئەمە بەنسبەت ئەوانی تریش هەروە بوویان هەر ئێوە و ماڵی ئاراخان ئاوان نزیک بەسەنان پەیوەند لە پەیوەندی ئێوە تێبگەم لەو سەحرایە چۆن بووی ئەم کەسوکاری پێشمەرگە نا ئێمە بڵین لەگەڵ ماڵی خەرامانە شتێکی تایبەت بوو یعنی ئەوە هیچ تایبەت بوو زۆر ئەوەکانی کە چۆن بیریان لە ئێمە کردەوە ئەوە خۆیان و خۆیان ڕەنگە هەبوو بێ پێی ناخۆش بوو یعنی ئێمە عیلاقەکەمان هەیە ڕەنگە بە تا ئێستاشەوە
کاک سەلا بەتا ئێستاشەوە بڵێت چۆن ئەم عیلاقەیەوە ئەوها بە قووەتە لەگەڵ ماڵی ئەوانە بەڵام ئێمە وا تێکەڵاو بووینە من ڕەنگە پەروینە ئارێ هەمووی وەکو خوشکی خۆم سەیرانەکەم زۆریشتی ئەی پەیوەندی بینی ئەوانی تر مەسەلەن ئەوە یەکێک لەسەر پارتی گیراوە یەکێک لە وڵایسانەڵێ تۆ قسە بۆ مێژووەکەی بادینەکان زۆر تێکەڵاو نابوون جەلالەکان بێوانەوە جەلالی ناو سەجامش سەیرم پێهات هەمووت باش یعنی چی ئەوە بیرەکەنەوە چونکم ئێمە من ناڵێم یعنی شانازی بکەم بەوەی کە ئێمە ئەو بیرەمان نەبوو کاگازات کوردایەتیە کرد نەک حیزبایەتی بە حیاتیشی ڕەنگە ڕۆژێ لە ڕۆژان جۆم لێ نەبوو بێ باسی یەک حیزبێکی باهین کردبێ لە بەردەمی ئێمەیە هەر جوانی شتەکانی وتو دایمە ئەو خۆشەویستی خچە دڵی ئێمە من بە حیاتی ڕقم لە یەک حیزبێنێ ولی دانیشتم بکەمجان سێرم بەوە نادەمت باشە بۆوە بیرەکەنەوە بۆ هەمومان لە سجنین بۆ پێمان هەر تێکەڵمان نابوون بۆ هیچ شتێ لە سەحراش تێکەڵ نەبوون گەڕێکی بادینەکان جیا بوو لە پشتەوە بوو ئێمە ئەو هەموو سەیرانمانە کرد بڵێ نەها ڕۆژی نەورۆز یەک بادینی نەها لەگەڵمان تێکەڵ بێ چۆن ینی حەفلەی نەورۆزتان کرد حەفلەی نەورۆزمان کرد تای و پارچە تای و مایان دۆزی و کوڕەکان ئاگرەکەمان کردەوە خۆمان گۆڕی چوینە ئەو سەحرای من بەس ئەو ڕۆژەن بیر نییە ئاراڵێ نانمان کرد و سەیرانمان کرد هەر شەوەکەی لە ماڵی خۆمان ماڵی ئێمە ئەوە بۆ هەموو کۆبووینەوە ئەو حەفلەیە کرا تەسجیل کرا تر هەرێکی بە شتێ بەشداری کە جلی جوانمان لەبەر کردکێ جوانترین جل دەرەچێ و کاتە من جوانترین بوو جل کوردیەکەم وتیان هیچ ژیان داومی جوانترە وەزم بینیمە لە ڕسمەکە لەگەڵ ئارم تر فەرهاد گیتار لێدا و کاکسامی نوکتاڵێ و تر شەوێکی زۆر زۆر خۆش بوو ئێستا بێنەوە سەر ئەو شەوەی کە ئێوان هێنا بۆ کەرکووک کە ئێمەیان هێنا بۆ کەرکووک خەڵکە کەوتیان با خەبەری کە سوکارمان بدەنە هێمە تەلەفۆن بکەین ئەو کاتا تەلەفۆنی نۆرمال بوو وتیان قێچێکە بڕۆن تەلەفۆن بکەن تر هەبوو هەموو خەبەردە منش وتم شیرین منش با بچم خۆی تەلەفۆنمان نەبوو لە گەڕێکە کەسێرێکی یەک ماڵێ هەی بوو ماڵی شێع عەزیزیان بوو منش وتم با بڕۆن تەلەفۆنێ بکەم بۆ ماڵی شێع عەزیز بڵێم بەربووینە وتی نایکینە مفاجئە وەڵانەی هێشت بەیانی کە هەستان چونکو مشتمان زۆر پێ بوو فەرهادی برام پیکابێکی بچووکی گرت ئەشیاکانی تێکرد منیش گیتارەکەی فەرهادم پێ بوو بۆی ناو ئەشیاکان هیچی لێنەیە شیرینیش ئیتر هینمان لەبەر بوو دژداشا بەس من دژداشەی هینم کرد بوو هەر بە جەمەدانی جەمەدانیان بۆ هێناین لەوێ خوشکەکەی ئارە خەیات بوو بەدەست بۆمانێ بڕێمە بە دەسەمان دووری یعنی لەوێکە ئەی بڕی ئیتر بەو دژداشەیە و دەرچوم لە سجن هەر لە بەردەم لە دایرەی ئەمن دوور کەوتینەوە هاتینە سەرجادەکە بەرامبەر فندق سنەوبەر لە کەرکووک تەکسیەکمان کرد تەکسیەکە تومەزە دراوسێ خۆمانە لە کەرکووک لە ئیسکان دانیشتین لە دواوە ئاو ئاوڕێکی داوتیەوە خوشکەکانی کارازاد نین شیرین وتی بە وتیای مواجهەتان هەبوو لە سجن کە وای وت شیرینی خوشکوتی چی بووە کوڕەکە زانی نەمانزانی بۆ شۆ بوو وتی نا هیچ نەبوو بەس پرسیارم کرد وتی نە شتێ بۆ لە ماڵی ئێمە وتی نا بەخوا تر کوڕەکە تۆزە سوێندی خوارد و قسەی نەکرد وتی هیچ نەبووە کە ئێمە بە تەکسیەکە گەیشتین هێشتا فەرات شتی داگر لە سیارەکە ئەو شتەکانی بردە ژوورە و منیش ئەمیز بڕۆمە ژوورەوە تومەزە ئاوا سێرێکی ناو ماڵەکەم کرد باوکم بینی من وامزانی باوکم مردووە کە سێری ناو ماڵەکەم کرد باوکم بینی تۆزێ فەرەحی بە دڵما هات تومەزە شیرین ئەمەنە یعنی بە شک بوو لە شتێک بووە کەسش پێی ناڵێ یەکسەر مناڵی دراوسێکەمانی گرت بوو وتو بی وەرە بزانم کێ لە ماڵمان مردووە وتی شەو بوو ئەی لەو دەنگە شیرین لە حەوشەکەی گریا فەرهادیش بە گریان هاتە دەرەوە وتم فەرهاد چی بووە ئەو قسەی نەکرد من چوومە حەوشەکەوتم شیرین چی بوو بۆ گریەی وتی شەو بۆ مردووە ئیتر ئەمەنە گریاین ئەو ماڵی کاک محەممەدەی بە ڕەحمەت بێ کە منی شاردەوە سێمان دوور بوو تۆزی لێمان
لێ ماڵی خۆیان و گویان لە دەنگی ئەمە بوو کچەکەی ناوی پرشنگە وتی بەو خوای ژیان وان بەربوون ئیستەش زانیوانە شەو بۆ مردووە ئیتر هاتن چنی هینیاکەوتی بەربوونی چی بەربوون بوو بە تەعەزیە و هێن دومەزە 2 مانگە شەو بۆ مردووە هەر ئەو مواجهەی ئاخر کە هات بۆ نامان بۆ سەحراکە دوای ئەوە دیار نەما مردوو بوو وتیانە چۆتە دەرەوە ئیتر ئەو ماوەیەک لە کەرکووک ماینەوە کاگازار تێت نابێت لە کەرکووک دانیشن ئەبێ دەرچن بچن بۆ هەولێر لەبەرەوەی زانیتان چۆن مردبوونە ینی دوایی زانیمان ناڵم خەرامانش خۆی دوای قسەی کردوتی دکتۆرەکان وتیانم کچە خوێن لە جسمیان نەماوە لە کەرکووک مردبوو کێ لەگەڵ بوو باوکت لەوێ بوو نانە باوکم خوشکەکەم لەوێ نەبوون خۆی بەیانی هەستا بە خۆی بگۆڕێ بۆ بڕۆ بۆ دایرە ناڵم لە ترک و جوسوور دەوامیە کرد ماڵی ئێمە کە وەختی سجن کراین کاکسامی ماڵی برادێکی هێنا بۆ ئەویانە ناوی سەلاح کاشی بوو وەستای کاشی بوو خۆی و دایک و خوشکەکەی بوون ئتر ئەو ڕۆژە هەر دایکی ناوی باجی ئایشێ بوو لە ماڵ بوو بەس ئێوارەکەی پرشنگوتی من لای شەو بوو بووم هەتا درەنگی هەروتی پرشنگ مەڕۆ وتی هەرشتی بۆم جێڕاوەتەوە وتی زۆر دڵی پڕ بە هەروتی وتخوا پرشنگ مەڕۆ تی بەیانی بە دەنگی باجی ئایشە بە گریان هاتە ژوورە وتی کاک محەممەد شەو بۆ مرد وتی چۆن وتی بەخوا بەیانی هەستا خۆی بگۆڕێ بچێ بۆ دەوام نەیتوانی وتی باجی ئایشە بم گەینە خەستەخانە وتی تەکسیەکمان کرد هەتا خەستەخانە هەروە تو بتخوا زوو بڕۆ ئەمرم وتی هەر پاڵکەوتە سەر تەختی هینەکە دکتۆر فەحسیکە وتی گیانی دەرچوو تی دکتۆر کە فەحسی کرد وتی ئەم کچە سەیرە ماوە خۆ خوێن لە گیانیان نییە یعنی ئەو دەرمانە ئەوەنە تەسیری لێ کردووە خوێنێتیان هێشت بوو ئەو دەرزیە ئەمەنەی لێدرا بوو بێتر ئەو ژنە ئەوەندە هاواری کردو کاک محەممەد وتی چین لە خەستەخانە مەیتەکەمان هێنایەوە ناشتیان و ئیتر ئەو بوو ناڵم لە ئیزاعەکە دەنگەیشتە کاک ئازاد لێ خۆیان تازیان گرتو بوو هینیان کردبوو بۆ ئێمە تا دەرش چوون نەمانزانی ئێستش ئیترەوە خۆشیتان نەبینی لە ژیانمان ئازاد بوون لەوەی کە ئازاد خۆ لە دەرەوەش بووین هەر ئینسان ترس و لەرزی هەیە تۆ هەموو ڕۆژێ لە دڵە ڕاوکێ هەژیت ناوەڕە لە ئازاد بوون هیچ خۆشیەکمان نەبینێت تر یەکسەر چوینە هەولێر لە هەولێر من ئەو کاتە ئەو بمتحانم نەکرد هەر لە 3 مامەوە لە 3 زراعە لە تەقتەق کچەکان هەموو تەخەڕوجیان کردبوون ئەو ساڵێک کە من لەوێ نەبووم هینێکیان دەرکرد قەرارێ وتیانەوانی لە مەدارس مهنین 6 مانگ دەورا بینە نەبن بە مامۆستا من ئەوەم نەبینی لەبەرەوەی تەواو نەکرد ترکە چوم سێن کرد تەقتەق بۆ هەولێر زۆر دوورە ئەو کاتێش مواصلات ئەوە کوستە نەبوو بڵێن ترکاکەمەتی وەرە بۆ ئاسکی کەڵک لە ئاسکی کەڵک تەواویکە ئتر ئاسکی کەڵکش کچی لێ نەبوو هەر خۆم کەج بووم لەو هەرئتر کە چوون بۆ منیش ئێمەش ئەو کاتە باوکم وەزعی مادیمان هەر خراپ بوو باوکم بە 54 دیناری ئەو کاتە تەقاوت بوو 35 جیبانەدا بەو دوو ژوورە کە گرتومان بکرێ ئێمە نەبووە ڕۆژی 6 12 پەنجایی ئەو کاتە بدەم بە حەقی هاتوچۆی بینی کەڵک و هەولێر نەبوو تر منش وتم باشانە چی بکەم هەموو ڕۆژێ تر بە مدیرەکەی خۆم وتوتە ناتوانم هاتوچۆ بکەم وتی من خەبەرە دەم بە عەمیدەکەی کولیەکە کولی زراعە ئەڵم هەرەوە تاقە کچەمانێ و ئاخر ساڵێتی و بابێ لای کچەکانی ئێوە تەواوی کە بخەوێ شەوان لەوێ تر ماڵی ئاوا بێوەڵاوی بۆم کرد ئەتر ئەوە هەفتەیە دەوامم کرد سێرم کرد دەویانش بە نەزڕەیەکی کە سێرمەکەن کوڕەکان تر چوومە ماڵەوتم کاکە دەوام ناکەم وتی بوو وتم من نازام هیچ ناچێتە مێشکمەوە یعنی لەبەرەوەی مامۆستا دەرس شەرحەکە هەمووشی سێری منەکەن سێری مامۆستا ناکەن وتی نابێ هەر ئیمساڵت ماوە چۆن وەڵا دەستمی گرت و بردمیەوە بۆ گاسکی کەڵک چوین بۆ ئیدارەکە بە لە ئیدارە هینی کە زۆر بە
هینەوە کاکەم وتی من خوشکی من سجن کراوە شانازی پێواکەین خۆ لەسەر ناحیە ئەخلاق نییە بەڵام ترەوە دەسەڵات نییە و ئیمساڵی ماوە تر وڵاوتیان ئەجا ئەو مامۆستا سائیلەی کە لە تەقتەق منی بان کرد و دامێ دەسی ئەمنەوە تومەزەر لەوەیە هاتوو بۆ ئاسکی کەڵک خۆی خەڵکی مووسڵ بوو ئێتر کە چوومە ناوینەکە شەرمم کردیانی من لە هەمویان هین بکەم ناو ئیدارەکە یەکەم جار کە زانیان من سجن کراوم دوای نازان مامۆستاکە بیان مدیرەکە بوو توی مامۆستا سائیلەها تۆ وەختی خۆی داوتەتە دەستەوە نازم چۆن زانێ بیان بۆیە مەرحەبای تۆی نەکرد وەڵا هات بە دوامە مامۆستا سائیل وتی من هیچ ڕەبینەکەم نەبوو بەخوا دوایش زانیمان ئەو خوشکەت مردە زۆرمان پێ ناخۆش بوو وتم ناوەڵا خۆ من هینی ئەوم نەکردو کە تۆ لێوێ دانیشتوتە من خۆم شەرمم کرد هەموو مامۆستانە دانیشتو بۆی مەرحەبای تۆم نەکردووە ئێتر ئەو ساڵە وتی بە هەر چۆنێ بوو دوایی تەلەبەکان کە زانیان من سجن کراوم لەسەر کوردایەتی و لەسەرینەوە پێشمەرگە و هەمویان گۆڕان باش بوو یعنی لەگەڵما ئێتر ئەو ساڵم بەڕێ کرد لەوێ هەر چۆنێ بێ لە ئاسکی کەڵک تەواوم کرد زراعەکەم ساڵی 83 بڵێ 84 بڵێ ئیتر ئێوە لە هەولێر ئیستقرارتان کرد استقرار کرا من 85 بوو 85 بوو شوم کرد هاتمەوە کەرکووک لە کەرکووک بەس هەردوو خوشکەکەم لە هەولێرمانەوە دوای چوونە لە پێشە لە ڕووناکی بوون دوای چوونە سەیتاقان باوکم لە سەیتاقان مرد ئەنجا دوای ئەو کاکم بەڕەحمەت بێ کاکم لە دوای کاگازات جەڵتە لێدا مامۆستا بڵێ خۆی گوێ لێ بوو کە شەهید بووە لە ڕادیۆکە ئیتر ساڵی نەوەتیش پێش ڕاپەڕی نەویش مرد پێش ڕاپەڕین ئابزان ماوەیەکی کەم پێش ڕاپەڕی ئەنجا موجە تخوا ماڵی هینشتم دەڵێن حیفێت خوا مامۆستانە مام ڕۆژە ببینێ پێش ڕاپەڕی نەویش بە ماوەیەکی کەم وەفاتی کرد ترەوە بوو هەردوو خوشکەکەمانەوە بە تەنیا ویستیان بڕۆن بۆ ئێران لە ئێرانەوە دەرچن ماڵیان تێکدا هاتنە کەرکووک بۆ لای من ماوەیە لە لای منمانەوە ڕاپەڕینی بەسرە هات وتیان ڕێگەی گیراوە و ئەوە لە ئەڕانیە و لە ئتر نەیانتوانی دەرچن ماینەوە هەتا ڕاپەڕینەکە هەموو بەیەکەوە ئەو بکەرکووکمان چۆڵ کرد ئیترەوە بە یەک جار لە دوای ڕاپەڕینەوە نەچوونەوە کەرکووک نا تا لە دوای نانە هاتینەوە ماوەی لە هەڵەبجە بن 2 مانگێ هاتینە هەولێر بەتر من لە هەولێرەوە ئیتر چوین لەگەڵ باوکی مناڵەکان بەڕەحمەتی و 2 مناڵم هەبوو چوینە ڕانیە لە ڕانیە ماوەی ماینەوە لە بەرەوەی ئەو تدریبێدا بە پێشمەرگە ژیانخان ئێوە هەموو دەردەسەریتان بەهۆی کاگازادەوە بینی کاگازاتان بینیەوە دوای ئەوەی کە هاتنەوە دەرێ لە سژننا ینی ئەتان وێرا بچن سەردانی بکەن ئەمە هەر هەفتەیەکی نەبرد لە 82 دەرچوین لە سجن کاگازات نادی بە شوێنمانە بە سوورقاوشان بوو چۆنەتان وێرا بچن ینی مراقب نەبوون لەژێر چاودێریە بوون بەڵام نازان بۆ ئەوەندە هین بوون ئێمە گوێمان نادا یعنی خواخوامان بوو کاگازات بنێرە بە شوێنمانە ئیتر هەمووشی بە پێ بوو کاک سەلام هەر لەسەر جادەی دوکاندا بەستی دیەکانی سەر بڵێ قەمچووغە بوو هەبوو بە پێ بڕۆی هەمووی بە پێ ئەو هەموو شتەشمان بارەکە لە خۆمان ڕوا بکە کارتۆنە مریشک و خواردن و شتمانە برد ئەو هەم پێرارەکە بوو ئەو قارەمانە هەدەش 2 برای شەهیدە وتیژیان حەزەکە بڕین بۆ سوورداش وتمەر وەڵڵا چوین بە سەیارە وتمەی کە قارەمانە وەختی خۆی مامە هەموو بە پێمان بڕێ بە ئەشیاوە چۆن توانیمانە ئەو بە سارێش پێی ناگەین بە منجڵی ئاپراخە و بەهین بتر ئەو هەفتەیە چوین بۆ لای کاگازەوتی حەزەکەم بێنە دەرەوە نیشتم وڵای کاگازات تازە دوای شەو بۆ خۆزگە شەو بۆ بمای لەگە شەو بۆ ینی نەجاتی بۆیە بەڵام بیست تازە بۆچی بێنە دەرەوە بەس من خۆم 3 متەوەستە بم کاک سەلام جارێکی خەبەرم ناروتم کاگازات منش دێمە بم بە پێشمەرگە کاگازات طبعێکی بوو ناڵم بە قسەش نێتوانی مناڵێک ئینکە منەو کاتە 3 متەوەستە چنێ بوو ماخەر خەبەری نات وتی وەڵا
سپاس یەکەم و هین بەس لە هەر ماڵێکە یەک پێشمەرگە بەسە یعنی تەریقمی نەکرد بڵایرە تۆ مناڵی ئەم قسەیە چی لە هەر ماڵێکە یەک پێشمەرگە بەسە. خەبەری شەیدبوونی کاک ئازادتان چۆن زانی؟ ئەو ساڵی 1970 ئەنفال و ئاخر ئەنفال پێم وایە تر ئاخر قۆناغی ئەنفال و ئاخر ئەویش ئینسان کە بێ لێکاتەوە پێم وایە آخر شەڕی ئەنفال بوو. من ئەو کاتار لە کەرکووک بووم کە خەبەریان هێنا خوشکەکانم بڵێن بەهێن بوون لەگەڵ باوکم لە هەولێر کاک مامۆستاوەش منش ماڵی لێرە بوو کە خەبەریان دوای 12 ڕۆژ آخر خەبەر درا و کاتە کەسش بۆی نەبوو بڕوا بۆ لادیەکان هەمووی چۆڵ کرا بوو کەس نەیوێرە منطقی محەڕەمە بوو بەس خەڵک بیست بووی من ئەو کاتە لە کەرکووک بووم یعنی بڕوا کە خەڵکی وا تەلەفۆنێ کرد تەلەفۆنە نۆرمۆڵەکە بۆ هەواڵەیە پرسی منش سەیرم پیادەمت بوو یعنی ئەم خەڵکانە منیان بیرکەوتوتەوە هەواڵ نەپرسن تو مەزایانێ بزان زانیومە یان نا وەڵا سێرم کرد شیرینی خۆشکم چوو بوو بۆ سلێمانی توی منە چم بۆ بە دوای سۆراخی کاک ئازاد ئەم ئەنفالە بزانم چی بوو دەنگی نییە ئەو چوو لە ماڵی مامە کەمالە لێرە لە ڕێعایە دەوێ ئەوانش بڵێن هەرسە بە پێشمەرگە بوون لەگەڵ کاکم بە ڕەحمەت بە ئەویش چوو بوو بە منیان نەوت بوو یعنی واچین بۆ سلێمانی ئەوە سۆراخی کاک ئازادەکەی منش وەکو بڵێ هەستێکم بۆ پێیا بوو وتم با منش بڕۆم هەر کوڕە گەورەکەم هەبوو مناڵ بوو خێشتە تەلەفۆنم بۆ کچێکی برادرم کرد ناوی نەجات بوو وتم نەجات دێ بڕین بۆ سلێمانی وتی بۆ وتم نازانم هەستەکەم شتێک ڕووی داوە کەسش بە من ناڵێ وتی قەیچەکە تو مەزە ئەویشە زانیە وتی با بڕین کە ڕۆیشتین سێنم کە لە ماڵی مامە کەمال هەموو زۆربەی خەڵک کۆبۆتەوە بەڵام کەسیش ناڵێ یعنی کاک مەزانی خۆی کاکم خۆی لە ڕادیۆکە گوێی لێ بوو بەڵام وا کەتمی کرد ئەڵێ کردی بەجەڵتە بێ پێمانی نەوت ئەمە کاک ئازاد شەید بووە تر هەر لەوێ شیرین هەر ئیلحاحی کردوتی من هەر ئەڕۆم لەگەڵ قاچاقچی شتە ئەم دیانە هەموو یەگەڕێم تر ئاخرش من لەم دیدانشم شیرین دیارە لەو دوو مناقەشەیانێک لەگەڵ کاکمە وتی بۆ چۆ ئەڕۆی تەواو کاک ئازاد تەواو وتی دوای کاک ئازاد ژیانی ئێمەش تەواو بڕوا بکە ئەوەی ماوین ئەڵێن نیوە مانی کاک سەلام ئێمە داوای لێبوز نەکەین هەموو جارە ئەڵێ خوای گیان ئەم جارە کە دانیشم باسی ئەم شتانە بکەم نەگریە من زۆر قایمم کاک سەلام بڕوا بکە بەس نازان بۆ لەم کاتانەیە خۆشەویستی کاک ئازاد دەوای لێکردی ڕم سەد خۆزگە هەموو خۆشەویستر لە دڵی ئێمەش گین نەکردایە من بە ئیستەشەوە کارن چۆنە تۆ نەچویتەتە دەرەوە لەم ناتوان کوردستان بەجێ بەڕم ئەو خێنەی کاک ئازاد ڕشتی لەسەر ئەم خاکە ئەبێ یەکێکمان بمێنین لێرانە گۆڕەکەشی هەر لە ڕۆژهەڵاتەوە بزانم ئەو کاتە کاتی ئەنفالەکە بوو تێ ئەوێرا بیهێنێتەوە تر دوای ئەوەش کە کوردستان ئازاد کرا من وتم با بیهێنینەوە اینجا لە کەرکووک تەقینەوە زۆر بوو
کاک سامیەوێت ئەوێ دەترسم بە بۆنەی ئێمەوە ئەم هەموو خەڵکە ئەزانم ئستا هەموو خەڵک دوایەکەوێ دوور بێشتێ ببێ دوای ئەوەش چاک بوو هەر وتم بابی هێننەوە ئیتر یەک دوو کەس ئینیان نەکردو هەر لەوێ مایەوە ئەگینا کاگازار ڕەمزی کەرکووکە خۆی کاتێ لە قەندیل بوو کە ئاخر ئەنفا لەسەر قەندیل بوو پێشمەرگەکانی باسیەکەن وتی ئەمە بە 8 سەعات سەر قەندیل کەوتین و تا چوبوون بۆ بادینان تیدە سەر قەندیلەوە ئاگرەکەی بابە گوڕگر دیار بوو تیاوە هاوڕمانتایە وتمە ئەی کاگازە خۆوە ئاگرەکەی بابە گوڕگوڕەوە کەرکووکە تۆ بڵێ ڕۆژێ بیبینین توی ئەی بینین بەس نازانین کەممان هوەر لە ماڵیەوە کۆتایی هاتیان هێشتا هەر بەردەوامن لە گیتار کۆتایی وەکو کۆتاییەکەی بە فەرهادی برام کۆتایی هات کە ئەو زۆر دەنگی خۆش ناڵە ماستەری هەبوو لە گیتارە بەس کاک فەرهاد هێشتا گەنج بوو ساڵانێک بوو لە دانیمارک بوو خۆی ئەو خارجێ خەڵگەی باداکە نگیناوەکو دەنگ بڕواناکەم دەنگی خۆشم بیستی بێ لە دەنگێن برایانێکۆ لە خۆشیە ئەجا لە هەموو شتێکیانە بەس ئیستا من کوڕێکم تەمەند درێژ بێ هەر بە ناوی هۆشمەندەوە فەرهاد ناوینە پارەکە مەحەدی مۆسیقی تەواو کرد کۆنتراباز لێدا ئەو تەمەند درێژ بێ ئینشاڵڵا بەشکەم جێ خاڵەکانی بگرێتە بەس ئەو وەکو مۆسیقیە دەنگی بۆ گۆرانین تریسە ئەو خۆت نا خون تەواو لە دوای کاک ئازاد و ئەوان ئیتر دەسم نەداوێتی تەر ئەگینا من ئەیاوت دەنگی تۆش باش بوو بۆچی ینی ئینت نەکرد سرودەکانەوەتەوە وتم ناتوانم یعنی حەزمە کرد فەرهاد ئەو سرودانە بڵێتەوە هیچ نەیوت ژیان خان سپاس دەکەم کە بەشداری ئەم پۆدکاستی ئێمەت کرد سپاس بۆ ئێوە کاک سەلام داوا لێ نەکەم کە ئەزیەتمان داوی دڵی ئەوەشم تەنگ کرد نەوەڵا ئێمە دڵی تۆمان تەنگ کرد کە زۆر شتمان بەبیری نایتەوە کە هەرچەند لەو بڕایم کە تۆ هەر مستەمر لەگەڵ یاژیم بڕوا بکە مستەمر لەگەڵ یاژیم یعنی هەموو جارە لێمەڵە من ڕەنگاو یادگارانیە نەبێ بمرم قینە ناخۆشە بەڵام لەگەڵ یاژیم دەستەکانت خۆش بێت تەمەند درێژ بی خۆش بن ئێوە ئینشاڵڵا بمێنن بۆ ئەم بەرنامانە وەکو مێژوو نەفوتیە سپاس دەکەن کاتیش خۆش بۆ هەموو لایەک تا بەرنامەیەکی تر